هۆکارە سەرچەکەی شکست نییە هەموو پرۆژە استراتیزیەکان بەڕێز دەزانی کە لە ماوەی چەند ساڵە لە دوای ساڵی 2014ەوە کە قەیرانی دارایی ڕووی لە هەرێمی کوردستان کرد لە ساڵی 2000 هەموو پرۆژە استراتیزیەکان ڕاوەستاوە بەڵام پرۆژەی 291 قەرێلەیی ڕانیە هەمان پرۆژەیەکی استراتیزیە کە پەیوەندی بە هەم پرۆژەکانەیە بەڵام کێشەیەشتری ژێم دەمێ لێرە بڵێ کە وەزارەت تەندروستی لە ڕابردووشدا سەرپەرشتی ئەم پرۆژەی نەکردووە تەنها نوێنەرە بۆ ئەم پرۆژەیە لەلایەن وەزارەتی ئاودانکردنەوە بەڕێوە چۆ وەکو بڵێن سەرپەرشتی کراوە بۆیە لەگەی برای بەڕێزم جەنابی کاکدانا وەزیری ئاودانکردنەوە لەسەر هێڵ بووینەوە مەحزەرمانەوە چەند کۆبنەیەکشمان کردووە پێشکەشمان بەلایەنی پەیوەنددار لە لیژنەی پسپۆڕی هەندەسی و پسپۆڕی لە ڕووی یاساییەوە چونکە هەندێک کێشە یاساییش هەیە لە ناو سەرکاتی ئەنجومەن ویزران خەریک چێکلاکردنەوەی ئەو کێشانەی کە لەم پرۆژەیە بۆی لە کاتی بەردەستبوونی بودجە لە حکوومەتی هەرێمی کوردستان و پەسەندکردنی بودجە لە ئەولەویەتی کارەکان بێ ئەم پرۆژەیە بکەوێتە سەر پێ و بە شێوازێکی نوێ ئیشراف بکرێت و سەرپەرشتی بکرێت بۆ ئەم پرۆژەیە لە ئەولەویەت دەبێت بۆ ئەم دەفەرە بە دڵنیایەوە ئێمە ئەو بودجەیە کە دانراوە برای بەڕێزم بریکاری وەزارەت خۆی سەرپەرشتی لیژنەکانی دانانی بودجە و بەشی وەزارەتی تەندروستی کردووە لە پرۆژە پێشنیاری بودجەی هەرێمی کوردستان